ساڵتان لەبێت بینەرانی کورسات دیویزمێن هاوڕێ تۆفیقم بەڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەسەلەی کورد لە عێراقیشی ئالۆزدا ومان نەزانین لە ئێستادا دۆخی عێراق بە دۆخێشی قورسی ئالۆز لە نێوان لایەنە سیاسیەکاندا تێپەڕە بێت تاوەکو ئێستا ماڵی شیعی لە دوایەوەی کە موقتەدا سەدریش لە پرۆسەی پەرلەمانی و هەروەها پێکێنانی حکوومەت کشایەوە بەڵام تاوەکو ئێستا چوارچێوەی هەمانجی نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتنێک لە نێو خۆیاندا بۆ دیاریکردنی سەرۆکوەزیرانێک وەروەها پێکێنانی حکوومەتی نوێ. سیناریۆکان زۆر جیاوازن و خوێندنەوەکان جیاوازە بۆ ئەم قۆناغی ئێستای عێراق زۆرێک بە مەترسی ئەبینن و زۆرێکی دیکە بە ئاڵۆزە داهاتووە سەیریەکەن چونکە هەنگاوەکانی داهاتووی موقتەدا سەدر لە هەفتەکانی داهاتوو بە قورس دەکەوێتەوە بە تایبەتی بۆ چوارچێوەی هەمانگی و بە سەرجەم لایەنە سیاسیەکان لە عێراقدا. ئێستا چوارچێوەی هەمانجی تۆپەکەیان کسۆتەوە نێو ساحەی کورد دەڵێن کورد ئەگەر لە نێو خۆیاندا ڕێک بکەون و پۆستی سەرۆک کۆمار یەکلا بکەنەوە و کەسایەتیەک هەڵبژێرن لە نێو خۆیاندا ئەو کات پێکێنانی حکوومەت ئاسان دەبێت. ئەخۆ ئەمە تا چەند لە واقعدا وایە ئەگەر وایە کورد چۆن ئەتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ ئەم ڕەوشە ئاڵۆزەی کە ئێستا عێراقی پێدا تێپەڕە بێت. لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک لێک نزیکبوونەوەیان هەبوو بەڵام ئێستا بینین تا ڕادەیەک لە جەژن و پێش جەژن دەرگاکان داخرابوون لە یەک. ئاماژەکان بەوەیە پرۆسی سیاسی لە عێراق بەچۆ دەگا لایەنە سیاسیەکان ئەتوانن ئەم قۆناغە سەختە تێپەڕێنن ڕۆڵی دۆست و وڵاتانی هەرێمایەتی و ئەمریکا و هاوپەیمانان چییە بۆ ئەم دۆخە کورد چۆن ئەتوانێت لە داهاتووی عێراقدا بەشدار بێت گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای عەزیزمان کاکارۆن ئەنوەر ڕۆژنامەنووس کە لە سودۆ لەگەڵمەوە بەخێربی کاکارۆن سوپاس دەکەم لە بەرنامەی پانۆراما لەگەڵمای بڕیارە لە داهاتووشدا کە غازی کاکی چاودێری سیاسی لە مۆسڵەوە لەگەڵمان بێ. کاکارۆن ئەوەی کە ئەیبینین لە مەشهدی سیاسی لە عێراقدا عێراقیشی ئالۆزە یعنی بەڕاستی لە نێو ئەم ئالۆزیەشە یعنی دەبینین بەڕاستی تەماویە یعنی وێنەکە زۆر ناڕوونە ئەوەی کە دەگوزەرێ بەڕای جەنابەت ئەتوانین بڵین بەرەو ئالۆسترە چی یاخود نەخێ ڕوونە بێتەوە لە داهاتوو. ئەسڵام بۆ تۆ کاکە هاوڕێ سڵاو بۆ کاک غازی کاکی و سەرجەم بینەران هیوادارم جژنێکی خۆشیان بەسەر بردبێ و بۆ هیوای ئەو هەنگاوانەی دوای جژن کە چاوەڕی ئێمە و چاوەڕی هەموو هێزە سیاسیەکان ئەکات بە دڵی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بێت. ڕاستە ئێستا چەقبەستوویەک هەیە لە پرۆسی سیاسی عێراق بەڵام ئەوەی کە باسەکرێت دوای پشۆکانی جژن ئەبێت هەم ماڵی شیعە خۆی کۆکاتەوە هەم ماڵی کوردیش بێتەوە سەر کورسی دانیشتن و ئەوەی کە پێوتری مێزە خڕەکە ئەو مێزەی کە ناوێک دەستنیشان بکرێت لەسەر ئەو مێزە بۆ سەرۆک کۆماری عێراق ئەو ناوە کە یەکێتی نیشتمانی کوردستان ناوی خۆی ئامادە کردووە پارتی دیموکراتی کوردستانیش ناوێکی هەیە پێشتر ناوێکی کەی هەبوو کە کاک بوشار زێباری بوو دوای ئەوەی کە ئەزانین بۆ پرۆسەیەکە تێپەڕی و فلتەرەکە لە فلتەرەکە دەرنەچوو گەڕێنرایەوە ئێستا کاک ڕێبەر ئەحمەد هاتووە ئەوەی کە شیعە باسی لێکەن چەقبەستووی پرۆسی سیاسی لەم قۆناغەیە دوای کشانەوەی سەدر و باڵەکی سەدر لە پرۆسی سیاسی و هەم لە پەرلەمان ئێستا ماوەتەوە سەرەوەی کە کورد سەرۆک کۆمارەکە دەستنیشان بکە بۆ لەبەرەوەی کە پرۆسی سیاسی لەلایەن سەرۆک کۆمارەوە سەرۆک وەزیران دیاری ئەکرێت لە ماوەیەکی دیاریکراوی دەستوریە هەتاوەکو سەرۆک کۆمار هەڵنەبژێرێ فلتەری دوای ئەوە بابڕین پرۆسی دوای ئەوە چەقبەستوویە بێ. ئێستا لەم قۆناغەیە هیچ جوڵەیەک لە ئارەیە نییە ئەوەی کە ئێمە بینین ماڵی شیعە خۆیان هەر ئێواری لە ماڵی یەکێک لەسەرکردەکان عامریە مالیکیە خەزعەلیە حەکیمە کۆبنەوە بەڵام سێرەکەی ناگەنە قەنەعەتێکی ئەوە هەر جارەیەکە کاندیدا بێت و کاندیدەکەی هەڵەوەشێنێتەوە ئەوەی کە ماوەتەوە ئێستا چوار ناویکە هەیە لە دەرەوەی پرۆسی سەرکردەکانی چوارچەوەی هەمانی ئەم چوار ناوەش ئەگەر چەندی ڕاستە چەندی ڕازنیە چەندیان ڕازی ئەبن چەندیان ڕازی نابرانەوەی کە من بزانم فایق زێدان تا ئێستا لەوانەیە خۆی ڕازی نەبێت بە پۆستەکەی کە پۆستی سەرۆک وەزیران وەرگێ بەڵام لەگەڵ ئەوەش ماوەتەوە سەرەوەی کە پرۆسی عێراق ئەبێت 9 مانگ دوای ئەوەی کاڵبژاردن کرا ئێستا تقریبا 9 مانگ تێپەڕیەوە سەڵبژاردنە کاتەکە تێپەڕیوە ئەبێت سەرۆک کۆمارێک سەرۆک وەزیرانێک دیاری بکە ئیتر کات لەوایان نەماوەت بۆ لەبەرەوەی ناوچەکە وردە وردە بەرە و کوڵانی زیاتر ئەڕوات ئێمە ئێستا گەر بزانین سبێنێ بایدن یێتە ئیسرائیل وێتە سعودیە و یێتە ناوچەکە پۆتین بەنیازە بێتە ئێران و بێتە تورکیا یعنی سێرەکەی دووجەم سەرگیریەکی زۆر گەورە لە چواردەوری عێراق کۆبوونەتەوە عێراقیش ئێستا حکوومەتی تیانی و فەراغێکی دەستوری خەریکە دروست ئەبێ کە ئەم فەراغە دروست بێ ئەبێ هێزی شیعەکان هەست بۆ بکەن لە ئەوان زیاتر ئەبێ ئێمەی کورد هەست بۆ بکەین کە بۆی گرێکوێرەکە بەسەر ئێمە ساغ نەبێتەوە ئەبێ ئەو گرێکوێرەیە بکەینەوە ئەبێت
سەرۆک کۆمار دەستنیشان بکەین کە سەرۆک کۆمار بە پێ عورفی دوای 2023 هەتاوەکو ئێستا بۆ کورد بووە و لە ناو کوردیشا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەبێت ناوێک دەستنیشان بکە کە ئەو ناوی دەستنیشان کردووە بۆ ئەوی ببێ بە سەرۆک کۆمار. ئەمە پرۆسەکە ئالێرایە چەقبەستوەکە هاتۆتە سەر ئەوەی کە تاوەکو ئێمە ناوێک نەنێرینە بەقاو لە سوێنی یاسایی نەخوا سەرۆک کۆمار یەکسەر دوای ئەوە کەسێک تەکلیف نەکا بە دروستکردنی حکوومەت پرۆسەکە ئەوەیە بینێتەوە. شیعە ئێستا ڕاستەکەن ئەڵە تۆپەکە لە گۆڕەپانی کوردایە کورد ئەڵە تۆپەکە لە گۆڕەپانی ئێمەیە بەڵامەوە تا ئێمە وەکو ئیستحقاقی خۆمان و شوێنە ڕەمزیەکەی جەنابی مام جەلال کە سەرۆک کۆماری عێراق کە هەر بۆ کورد ڕەمزێکی زۆر گەورە و سمبولێکی زۆر گەورەیە کە تاکە سەرۆک کۆماری هەڵبژێراوە لە مێژووی عێراقە کە توانی لەسەر مێزەکەی خۆی هەموو دژەکان کۆکاتەوە ینی مەرجە وەک کورد ئەو پۆستە تەنها بۆ حیزبەکەی مام جەلال بێ ئەگەر هاتو دانوستانێک ئەگەر هاتو دانیشتێکی ڕسمی ڕەمزی لەسەر کرا ئەوە شتێکیە بەڵام ئەجنا ئەسە لە کاتی کە ئێمە دانیشی قسەی لەسەر ئەەکەین حتا هەموو هێزەکانیش لاریان لەو نییە کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانێت ئیداری ئەو پۆستە بکات ئیدارەکردنی ئەو پۆستەش ئێستا کێشەکە لە پارتی دیموکراتی کوردستانەوەیە کە ئەتوانە بڵم لە ساڵی 2010 هم بە هەمان شێوە کاندیدێکی قوت کردەوە ئێستا جارێکی کاندیدێکی قوت کردەوە ئەمە کاندیدی سێهەمەکە لە دوای ئەوەی کێشەکە لە ناوەیە لە پۆستەکەی لە نێوانم دوو حیزبەیە پرۆسی ئیشکردنەکە وای لێ هاتووە ئێمە بەش کراوە لە 1970 2007 یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئاوا بەڵێن نامەیەکیان ئیمزا کردووە ئەوە تا هەموو کەناڵەکان بڵاویان کردوێتەوە هەموو خەڵکی کوردستان ئاگای لێ کە چۆن عێراق ئیدارە بکرێت چۆن هەرێمی کوردستان ئیدارە بکرێت پۆستی سەرۆکی هەرێم بۆ کێ بێت بۆ پارتیە سەرۆکی حکوومەت بۆ پارتیە بە بەرامبەر بەوە ئەبێ سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بێ ئەمە ئیمزا کراوە ینی ئەم ڕێکەوتن نامەیە هەڵ نەوەشێنراوەتەوە نەکە تەوازن هەر بەلانسەکەیە یەکێتی هێزەکە ئەتوانم بڵێم ئەوەی کە احترامی یەکێتی و کورد ئەگیرێ لە بەغاوە زۆر زیاترە بۆ لەبەرەوەی مام جەلال ئەتوان بڵێ ئەو چادرە بوو ئەو خێمە بوو کە هەموو عراقیەکانی کۆ کردەوە ئەوان ئەو ڕێزەوەی کە بۆ کوردی ئەنێرە لە ڕووی مام جەلالەوەیە بۆیە دەستوەردان لە پۆستی سەرۆک کۆمار و وەرگرتنەوەی لە یەکێتی پرۆسی عێراق ئیفلیجەکە وەک ئەوەی کە ئێستا زانی ئەوانی شیعەکانی ژیانی مەبەستیان ئەو تەوازنە هەبێ هەم لە نێوان یەکێتی و پارتی هەم ئەو یعنی پۆستەی کە دابەش کراوە لە نێوان هەردوو لایەندا بێگومان ئێمە ئیمزاکردنی سیاسی ئیمزاکردنی عەقدێکی سیارە کڕین و فرۆشتن نییە معاهدەیە کە پەیماننامەیە کە ڕێکەوتن نامەیەکە تۆ کە لە 2007 ئیمزات کردووە ئەبێ بیبیتە سەر ئەم کێشەیە کە ئێستا دروست ئەبێت لە ڕوانگەی ئەتوانم بڵێم گرێەوەی کە پێ چەقبەستووی سیاسیەوە دروست بووە ئەنا پارتی دیموکراتی بێگومان ئەنا پارتی دیموکراتی کوردستان دڵنیایە کە مادەم سەرۆکی هەرێم لەلای ئەوە مادەم سەرۆکی حکوومەت لەلای ئەوە یەکێتی نیشتمانی کوردستان و هێزەکانی کەس قبوڵ ناکەن هەموو پۆستەکانی بەغا هەموو پۆستەکانی هەرێمی کوردستان لە دەستی یەک حیزبا بێ کەواتە تۆ چیەکەی ئەبێت دابنیشی لەسەر مێزێک ئەوەی کە پێوترێن مێزە خڕەکە لەسەر مێزە خڕەکە ناوەکە تەقدیم کردو ئەمش ناوێکمان تەقدیم کردو ئەم دوو ناوە دانیشین شەنوکەوی ئیشەکە ئەەکەی تۆ بە ئیسحقاقی خۆت بە عورفی خۆت بە سیاسەتی خۆت بەوەی کە هەموو شیعەکان و هەموو سونەکان لاریان لەسەر شخصی دکتۆر بەرهەم نییە بۆ دووبارە بوونەوەی پۆستی سەرۆک کۆمار وەربگریان هەر پۆستەکە یەکێتی نیشتمانی کوردستان هەر کەسێکی یەکێتی نیشتمانی کوردستان لەو پۆستە دەستنیشانی بکە کەواتە هەر دانانی هەر ناوێکی کە پرۆسی چاقبەستنەکەی کە پێوترێن ملی شوشەکە لێرە بۆ ڕێکەوتنێکە هەیە بێگومان ئێستا ماوەتەوە زۆر ڕاستە کێشەی عێراق هەمووی لە ئەستۆی کوردە و بەتایبەتیش لە ئەستۆی یەکێتی نیشتمانی کوردستان نییە بۆ لەبەری ئەم لە ئەوڵ استراتیژیکی دیاریکراوی هەیەکێتی دوێتی من بەم شێوەیە ئەمە بەغا ئەمە استراتیژەکەمە ئەمەش تەکتیکی مەرحەلیمە ئەمەش تەکتیکی داهاتوومە بەڵام ئەم ناوەشم هەیە بۆ سەرۆک کۆمار ئێوە دەنگی لەسەر ئێن بەڵێ عەرب دەنگی لەسەراوە سونە دەنگی لەسەری سونەش دەنگی لەسەراوە بێلایەنەکان دەنگیان لەسەر ماوەتەوە سەر پارتی کە ئێستا پرۆسەکە لە ئەستۆی پارتیەکە بەم شێوەسا و وەستانی ئەم پرۆسێژ ئەگەر دوای جژن نەکەوێتەوە مەزانیاری بوو کە جەنابوت یا شیکاری خۆتە کاڵی ئەوان ینی ڕازین لەسەر دەنگان بۆ ناوی کێشێتی بێگومان ئەگەر ڕازی نبوونە لە یەکەم ڕۆژەوە اعتیرازن بە شێوەیەک لە شێوەکان یەکێکیان ئەهات بە تەڵەبێکی ڕسمی بە یەکێتیەوە ئێمە ئەم ناوەمان پێ قبوڵ نییە بەڵام تا ئێستا هیچ لە هێزێک هیچ لایەنێک جگە لە پارتی بە ڕسمی ئەو تەڵەبی تەقدیم نەکردو تەنانەت سەدریشکە لە پرۆسەکە کشایەوە بە ڕسمی داوای ئەوەی نەکردووە کە کاندیدی یەکێتی کاندیدەکەی بگۆڕێکەوەتە ئێستا دوای جەژن ئەو گۆڕانکارانی کە باسم کە لێرەیە ئەقەومێت کە ڕوئەیە لەم ساحەیە لە چ لە ڕووی ڕۆژهەڵاتی عێراقەوە کە ئەکاتە ئێران و پۆتینیەتە ئەوێ چ لە ڕۆژاوای عێراقەوە کە بایدنیەتە سعودی و ئیسرائیل یعنی تۆ یاریەکە تۆزێک ئالۆزە بێت ئەبێت کورد لەم بینەیە ئەو بە دەردی کوردە لە هێلکەکە لە سەری ئێمەیان نەشێت بۆ لەبەرەوەی گۆڕانکاری زۆر ئەبێت لەم لاو بایدن هەڕەشەکە لەو لاو
پۆتین هەڕەشە ئەکات مۆزوع غازە مۆزوع نەوتە مۆزوع ئاوە مۆزوع شەڕی ئۆکرانیای مۆزوع تورکیای مۆزوع ناتۆیە مۆزوع ئێرانە مۆزوع هەژمونیشی ئاگەرایی لە ئەنواع و ئەشکال کێشەی دانخراو هەیە ینی هەر یەکێک لەم کێشانە خۆی لە خۆیان تەقینەوەی ئەبێ بە جەنگێکی گەورە لەم ناوچەیە چۆن مەسەلی گەرم و مەسەلی غازی ئۆکرانیا بوو بە کێشەوەی ساتی هەموو دنیا بەدەستیەوە ناڵێنێ ئەوەی ئێمەش بەم شێوەیە جا ئەمە وەک ئێمەی کورد ینی کە تۆ بزانیت چواردەورەکەت لە بەلەمایەت و ئەڕوات ئەکرێت مەسەرەن ینی لەسەر عینادیەک یان لەسەر پۆستێک یان لەسەر پێداگری لە پۆستێکەشی تۆ نیە کە پۆستەکە ئیسێقاقی تۆ نیە کە تۆ ئیمزاد لەسەر کردو بۆ تۆ نیە ئەم هەموو کێشەیە بێتەوە ئەستۆی کورد بێگومان کە عراقش هەموو ئەزانین کە عراق ئەگەر هاتوو ینی شەڕ لە عراقە خوڵقا عراق وڵاتێکی پڕ تایف و پڕ مەزهەب و پڕ جۆرا و جۆرە پێوتری دێوجامە ینی وڵاتێکە 50 مەزهەب و دین و ئەمانیتە بۆیە کورد باشترین شت ئەوەیە کە یەکسەر لە دوای پشۆکانی ڕۆژی جەژن لەسەر مێزە خڕەکە دابنیشن و کاندیدێک بۆ سەرۆک کۆمار دەستنیشان بکەن بەناوی کوردەوە ئەجینایەتی کاندیدی نیشتەوەی خۆی ثابت کردو بەبێ ئەوەی کە بیگۆڕێتام دەقێ دەست خۆشکا کاروان دێمە خزمەت جەناب سپاس بۆ شیکردنەوەکانت بەڵێ کاک غازی کاکەی چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپەوە لە شاری مووسڵ لەگەڵمانە ستاوت لێبێ کاک غازیانی لەگەڵ کاروان ئەنوەر گفتوگۆیشی چڕوپڕی کرد لەسەر دۆخی ئێستای عراق و هەروەها ئەو گۆڕانکاریە گەورانەی کە بەڕێوەیە بەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز وە لە چواردەوری عراق کە بەڕاستی ئەگەر هەر گۆڕانکاریە ڕوو بدا ینی سەررجەم عراقیەکان بارێمی کوردستانیشەوە زەرمە دەبن ئێستا قسەکە ئەوەیە ینی کورد ئەتوانی نازانم سە جۆت لێمە کا غازی ئەگەری جۆت لێمە یەک تۆز دەنگی تەلەڤیزۆنەکەت کسکە کاغازی دەنگی تەلەڤیزۆنە کەس کە بۆیە زۆر باشە بۆی بە تەواتی دەنگی من بگاتە جەنابەت لێرە و جملێت نیە تەلەڤیزۆنەکە جملێت بێ باشە ئێستا کورد ینی تاوەکو ئەم ساتە خۆی ئامادە نەکردووە بۆی کە ینی یەکلا بێتەوە لەوەی پۆستی سەرە کۆمار لە نێوان یەشێتی و پارتی بە تەواتی یەکلا بێتەوە ئەو کاتە بە ناوێکەوە بچنە بەغدا بۆ ئەوی لەگەڵ لایەنەکانی شیعە و سونە بگەنە ڕێکەوتن چکە بەڕاستی ئێستا وەکو دەوترێت تۆپەکە هەڵدراوەتە ساحەی کوردەوە کوردیش تاوەکو ئەم ساتەکە ئێمە گفتوگۆکەین هیچ ڕێکەوتنێک نییە ئاماژەکان بەوەیە چیمان پێڵێ ئەگەر ڕێکەوتن نەبێ کورد و خۆی یەکلا نەکردی بێتەوە بۆ داهاتوی عراق و لەم هەموو ئاڵۆزەی کە هەیە لە چواردەورمانە بەڕاستی بە چیەکی نیەمە زۆر سپاس سلااو درێبێ و تەلاو لە کاکاروان لە نیوز و جشنی هەموو لایەک پیرۆز سەرەتا دەبی یەکلایی کاتەوە ئایا دەیەوێ بەشداری ڕاستەقینە بی یا شەریکی ڕاستەقینە بی لە حکوومەتی داهاتوی عێراق یا دەوێت تەنها بەشدار بێ بۆیە هەموو هێز و لایەنە سیاسەکانی عێراق ئیسە چاوەڕێی کوردن زیاتر هەرچەند هەموو هێز و لایەنە سیاسەکان بەڵام چونکە پرسی سەرۆک کۆمار دەبیتە پێش هەموو پرسەکانی ترە بەرەو تەکمیلەی استحقاقات دستوری بۆیە زیاتر چاوەڕێ دەکرێت بە تایبەت لە پاش عوتڵەکانی جەشن کە گفتوگۆکان دەست پێ بکاتەوە بە تایبەت لە ناو ماڵی کورد وە کورد بگاتە نەتیجێک ئایا دەیەوێ بە دوو کاندید بچنە ناو هۆڵی پەرلەمان یان اتفاقەکەن لەسەر کاندیدەکەی یەکێتی بۆیە ئەو عورفە سیاسیانەی کە لە عێراق هەن لە ماوەی ڕابردوو کە سێ پۆستە سەرەکیەکەی عێراق کە هەر سێ سەرۆکایەتی کە دابەش بووە لە نێوان سێ پێک هاتە سەرەکیەکەی عێراق لە هەمان کات لە کوردستانیش عورفێکی سیاسی هەبوو لە 2005ەوە تاکویستە کە بەرزترین یان باڵاترین پۆستی عێراق کە سەرۆکایەتی کۆمارە کە بۆ یەکێتی بووە و سەرۆکایەتی هەرێم پارتی بووە بۆیە هەر لایەنێک ئەگە بێوێ ئەو عورفە لە کوردستان بشکێنی دەبی چاوەڕوانی بۆ بکە لە ئایندە کە لایەنەکانی سیاسی عێراقی کە ئەم عورفە بشکێنن بۆیە ئێستا تەنها شیعە ئەتوانن بە تەنیا هەر سێ سەرۆکایەتێکە بە بۆیە پێویستە کورد خۆی نەخاتە ناو معادلە کە ئەو دەست پێ بکە عورفی سیاسی بشکێنێ ئەو لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستان لە پاش تەوابوونی هەڵبژاردن یەکەم لایەنی سیاسی بووە کە بە بەیاننامەی ڕسمی داوای لە هەموو هێز و لایەنە سیاسەکان کردووە کە پێویستە کورد
ئەگە بیەوێ لە معادلە ڕاستەقینەکە بێ ئەگە بیەوێ بەشدارێکی ڕاستەقینە بی لە حکوومەتی داهاتوو پێویستە هەموو کورد بە یەک وەک نەک تەنها یەکێتی و پارتی بەڵکو هەموو هێزە لایەنەکانی تر ئللا ئەگەر هێزێکی سیاسی خۆی نەیەوێ لەناو معادلەکە بێ بۆیە ئەمە خیتابی یەکێتی بوو ئەنجامی ئەوە کە توانیمان لەگەڵ پارتی دوو کۆبنەوەی لە ئاستی سەرۆکایەتی سەرۆک بابڵ لەگەڵ کاک مسعود و دوو کۆبنەوەی مەکتەبی سیاسی وەفدی هاوبەش بەڵام گەشتە ڕۆژی کۆبنەوەی پەرلەمان بۆ دەستنیشانکردنی سەرۆکایەتی پەرلەمان کە بەڕاستی یەکێتی تووشی مووقفێک بوو نەیویست کە ئەمە ڕوئیەکی ڕاستتر بوو نەیویست ببێتە بەشێک لە کێشەکانی ناوماڵی شوعە و ناوماڵی سونە بۆیە یەکێتی لە یەک هەنگاو وەستا لەگەڵ هەموو هێزە لایەنە سیاسیەکان چ تەیاربی ئیطاربی عەزمبی ئەو کات کە سیادە بوو بۆیە مووقفی یەکێتی زۆر ڕوون و ئەشکرا بوو چونکە پێمان وابوو ئەگەر کورد بەو شێوە تەعامل بکات لە پرۆسەی سیاسی لە عێراق ئەتوانی پارێزگاری لە بەرژۆندێک شتێکانی کورد بکات لە عێراق بۆیە وای کرد کە پارتی ئەو کات لەگەڵ تەیاری سەدری لەگەڵ سیادە جیابوونەوە ڕۆیان وابوو کە ئەتوانن بچن حکوومەتێک پێبێنن کە پێ دەڵێن ڕزگاری نیشتیمانی کە پرۆسەکە بگۆڕن بەرە و بەڵام لە هەمان کات یعنی هەوڵاتی عێراقی کە ئەزانن ئەو هێز و لایەنە سیاسیانە لە 2003 بەشدارن لە عملیە سیاسی بۆیە ڕوئیە یەکێتی وابوو کە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لە یەک بەرە بن کە هەمووی بەشدار بن لە حکوومەتی داهاتوو باشە کاگێ غازی بۆ نمونە ئەمە جاو بوو بۆ حکوومەتی داهاتووی عێراق ئەمە بۆ نمونە هەڵوێ سێشیتی و پارتی ئەمە ومانە زانین و زۆرێک لە چاودێرانی سیاسی دۆخ هێرێمی ژواڵن ئەڵێن ینی هەرێمی کوردستان بە زێشێتی و پارتی تایە حیزب نین یاخود لایەنی سیاسی نین کۆمەڵێ لایەنی سیاسی دیکە هەیە کە ینی ئەوانیش خاوەن بڕیارن لەم هەرێمی کوردستانەیە باشە ئەگەر یەکێتی و پارتی نەتوان خۆیان ڕێبخەنەوە ئاخۆ چۆن ئەتوانن ئەم لایەنە سیاسیانەی کە هاوڕا بکەن لەگەڵ خۆیانە بۆ مەسەلەی کورد و هەروەها قەزیەی خاک و نەتەوە کە پێویستە لەگەڵ بەغدا و لایەنە سیاسەکان بەڕاستی گفتوگۆی لەسەر بکەن ئەلەم دۆخەڵۆزەیکە هەیە ینی بەڕاستی یعنی خاڵێک هەیە زۆر گرنگە وەسپاس بۆ ئەو پرسیارە یعنی یەکێتی بەڕاستی کە دەڵێم یەکەم حزب بووە کە بەیاننامەیدا بۆ هەموو هێز و لایەنە سیاسەکان یعنی یەکێتی جددی بووە کە هەموو هێز و لایەنە سیاسەکان بەشدار بن لە وەفدی کورد لە بەغدا ئەوە یەک دووەم شت هەموو لایەنە ئاگادارە کە ئەم ناکۆکیانەی لە نێوان یەکێتی و پارتی تەنها لەسەر پرسی سەرۆک کۆمار نییە بەڵکو مەسارێکی کە دەڵێن مەسار لە ناو هەرێمی کوردستان کە پرسی هەڵبژاردننی داهاتووە تعدیلی قانونی انتخاباتە لە هەمان کاتی وەزعی پێکاتەکانە لە کوردستان چۆنیەتی ڕێوبردننی حکومڕانیە لە هەرێم کوردستان ئەوانە هەمووی کێشە و ناکۆکوین ئەگە بێن تەمەشا بکەین هەموو هێزە لایەنە سیاسەکان متتەفقن لەگەڵ یەکێتی بە تایبەت لەو مەسەرانەی لە ناو هەرێمی کوردستان کە بەرەو بۆ تعدیلی قانونی انتخابات و چۆنیەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەکێتی دائیمەن لەگەڵ ئەوە بووە کە هەموو هێز و لایەنەکانی تر بەشدار بن لە هەموو پرسەکان چ لە هەرێمی کوردستان چ لە بەغداد بۆیە یەکێتی کە ئیستا هەنگاوی یەکەمی یەکێتی ئەوەیە چونکە زیاتر پرسەکە پێویستی بەوەیە کە جاری یەکەم یەکێتی و پارتی ڕێکەون لەسەر پرسی سەرۆک کۆمار یەکێتی زۆر حەریسە لەوەی لە پاش ئەو ڕێکوتنە یەکێتی نایەوێ بەبێ حزبەکانی تری کوردستانی بە تایبەت بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵەی دادگەری ئەوانە زۆر گرنگن بەشدار بن لە وەفدی داهاتوو لە بەغدا چونکە ڕوئیای یەکێتی ئەوەیە تا کورد یەک بن لە بەغدا ئەتوانین دیفاع لە بەرژۆندی شتێکانی کورد بکەین لە بەغدا چونکە ئیستا دیارە یعنی ئەو تەحەدیانەی بەرامبەر کورد هەیە لە بەغدا کە ئیستا دەرکەوتووە لە پاش ئەوەی قەراراتی محکەمەی ئیتیحادی هەرچەند یەکێتی دایمەن ئەو ڕێزی گرتووە لە قەراراتی محکەمەی ئیتیحادی بەڵام ئەو پرسانە بەڕاستی لە ڕووی سیاسیەوە ئەتوانین ئەگەر پێکەوە بین ئەم خاڵانە چارەسەر بکەین بۆیە ئەگەر پێکەوە بین ئەتوانین دیفاع لە قواری هەرێمی کوردستان ئەتوانین لە بەرژۆندەکانی تری هەرێمی کوردستان بکەین دەست خۆش کاگێ غازی دێم و خزمەت جەناب دەست خۆش بێت کاکارۆیانی بزە بەدەوەی کە کاغازیڵێ ینی تەواو هەرێمی کوردستان ینی ئێمە بەڕاستی بێ ئاگین لە کۆمەڵێک
کێشە و مەترسی کە هەمانە بە تایبەتی لەگەڵ بەغدایەوە ئێستش کە لە ناوچەکە وەکو جەناب دەڵی ئاماژەت پێدا پێشتر کە دەگوزارێت بەڕاستی ئێمە تاوەکو ئێستا وەکو یەکێتی و پارتی وەکو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان خۆمان ئامادە کردووە بۆی کە چۆن لەگەڵ بەغدا و لایەنە سیاسەکانی شیعە بە تایبەتی ڕێکوین لەسەر ئەو کۆمەڵە پرسە گرنگە هەڵپەسێردراوانی کە هەمانە لەگەڵ بەغدا بەڕاستی ئایا ئامادەین بۆ ئەو یاخود نەخێر بەڕاستی ئەوش مەترسیشی گەورەیە لە داهاتوە بۆ هەرێمی کوردستان هاوڕێ لەوە گەورەتر و لەوە مەترسی دارتر ئەوەیە کە لە ناوچەکەیە ئەگوزارێت ئێمە ئێستا جگەر هەر بەدەر لە خاکی عێراق لە عێراق بڕۆینە دەرەوە ئێستا زیینوکردنەوەی خەونی ئیمپراتۆریەتی سەفەوی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ئارایە بەڵێ ئێران هیلالێکی شیعی بۆ خۆی دروست کردووە لە ئێرانەوە لە تاران و تێپەڕێ بەناو بەغایە ئەڕاتە سوورای عەلەوی ئەڕاتە جنوبی لوبنان و حیزب وڵای لوبنانی سنە ئیمپراتۆریەتێکی عوسمانی هەیە کە بەناو بادی عێراقا تێپەڕێ ئەڕاتە سعودیە و قەتەر و ئەو وڵاتانی خەلیج کە زیینوکردنەوەی خەونی دەوڵەتی عوسمانی و ئیمپراتۆریەتی سنەیان هەیە ئەم دوو هیلالە بەرێگەکەون لە ناو خاکی عێراقا بەرێگەکەون ئێمەی کورد پێش بیر لە عراق بکەنەوە بیر لە خۆمان بکەینەوە ئەنی ئێمە کەوتونێتە بەردەم بەرداشی دوو ئیمپراتۆریەتی زۆر گەورە لە چلوویەکی هیجرەوە لە ڕۆژی شەیدکردنی ئیمامی عەلیەوە ئیسلام لە بینی خۆیانە شیعە و سوننە دروست بووە لە یەکتر ئەکوژن و لە یەکتر ئەڕوخێنن ئەو دروستەکە ئەمەی ڕوخێنێ ئێمە ئێستا بەبێ بە خۆمان بزانین کەوتونێتە بینی ئەم دوو مانگەوە ئەم دوو هیلالۆ کە بەریەکەکەون لە ناو خاکی ئێمە بەرێگەکەون توانێم بەریکەوتنەمان هەیە ئێمە نەتوانین ئێمە ئەگەر بتوانین دیراسی وەزعکی خۆمان بکەین بیر لەوە بکەینەوە کە شەڕی چاڵدێران و مەرجدابق و ئەوانی کە ڕوویاوە کاتی خۆی لەسەر خاکی کوردستانی گەورە هەمووی بۆی هەیە دووبارە بێتەوە بە مەرجێک ئەگەر ئێمە ئەم عینادی کە ئێستا هەمانە جێبەجێ بکەین هەموو کەس دەزانێت کورسیەک خەونی میلەتێک لە ناو ئەبا ئەم کورسیە مەسەنە خۆ ناشکرێ بەسەر بەسەراحەت من ئەڵێم وەکو کاغازیش ئاماژەی پیا ناکرێ هەرچی پۆستە لە کوردستانە بەدەستی پارتیەوە بێ هەرچی پۆستە لە عێراقا هەر بەدەستی پارتیەوە بێ شەڕ ئەگوزارێت لە مانتیقەکەیە شەڕی غاز هەیە شەڕی ساروخ هەیە ئەنی ڕۆژانە ئێستا تقریبا وایلات و هەفتانە موشەگەنرێ بە بیرەنەوتەکانی ئێمەوە هەموو درۆنە بەسەر ئاسمانی هەرێم و عێراقەوە ئێستا خاکی هەرێمی کوردستان بەداخەوەڵێم نەژێر خاکەکەی نەسەر خاکەکەی نە ئاسمانەکەی بەدەستی کورد و بەدەستی عێراقیشەوە باشە بۆ نە خەمساردین خەمساردەکە لەوەیە لە عینادی و لە بەرژەوەندی تایبەتیەکانە ئەجیناوکو هەمومان ئەزانین ئێمە سیاسەتمەداری گەورەژ نین کابراایەکی ڕۆژنامەنووسی نین ئەڕۆین بەڵام کە وەزعەکەی بینین ئەزانین مەترسێکی گەورە ڕووی ناوچەکە کردووە تۆ احتیاطی ئێدەکی غازی دنیا لەژێر خاکی چەمشەماڵ و ناوچەکەی تۆیە هەیە هەموو ئەم وڵاتە زلهێزانە ناوەستن تۆ بە ئارەزوی خۆت و غازە بەکاربیێنی ئەگەر بێت و سیاست و مارەسی سیاستی عاقلانە و ژیرانی خۆت نەکەی بۆ داهاتوی خۆت نەوت ئاو زەوی کشت و کاڵی ئەتوانم بڵێم یعنی ئەو موقع جوغرافی کە شەرق و غەرب لە ئەبەسێ بەیەکەوە من باسم کرد جارێککە لە ماوەی هەفتەیەکە سوێنێ بایدنیەتە ئەوێ نۆزدەیمان پۆتینێتە لایەکەکە یعنی لە ماوەی هەفتەیەکە هەردوو قوتبەکە لە خاکی ئێمە بەرێگەکەوت ئێمەش دانیشتین لەسەر پۆستێک کە ئیستحقاق و ئیمزامان لەسەر کردووە پرۆسەیەکی گەورەمان لە عێراقا ئیفلیج کردو چونکە شیعە بیئەوێت ئیداری حکمی خۆی کات لە سەدا هەفتای عێراقیان بەدەستە 80 ساڵ چاوەڕێی حکومداری عێراقیان کردووە لە 1920ەوە هەتاوەکو 2023 سنە حکمی کردووە لە عێراقا لەبەر ئەوە مستحیلە بە هیچ شێوەیەک دەستبەرداری حکمی عێراق نابێ بۆ سنە گۆمی خوێن هەڵەسێنن لافای خوێن هەڵەسێنن ئەمە وەکو ئیستحقاقی خۆیان ئەمە وەکو شیعە با ئێمە بچینە دەرەوەی ئەم ئاڵۆزیە قورسی کە لە عێراقیە ئێستا ئەو دوو جەمسەری کە جەنابەت ئاماژەی پێی و ئەم دوو سەردانە گرنگەی هەردوو سەرکردەی دوو جەمسەرەکەی دنیا کە ینی رووسیا و ئەمریکایە بۆ ناوچەکە ئەمانە هەموو پلان و نەخشەی داهاتوی خۆیان هەیە بۆ ناوچێ ئەوانیانەوە لەگەڵ و گۆڕانکارە گەورانی کە بەڕێوە گەورەترین پشکی خۆیان هەبێ لێوێ باشە ئێمەی کورد ئەکەوینە کوێی بەرژەوەندی ئەم وڵاتە زلهێزانەوە چۆن ئەتوانین لەگەڵ بەرژەوەندەکانیانە خۆمان بگونجێنین کە تاوەکو ئێستا نەمانتوانێت لەگەڵ بەرژەوەندی ناوخۆی خۆمانە خۆمان بگونجێنین بەڕاستی بەڕەحمەت بێتا مامجلال لە بەغابوو کورد ڕۆڵی تۆپی قەپانەکەیە بینی ینی بەڵانسی عێراق بەدەستی کورد بوو بۆ دروستکردنی حکومات بۆ علااقاتی نێودەوڵەتی بۆ چوونە دەرەوە بۆ اقتصاد بۆ هەموو شتەکان بۆ لەبەرەوەی پیاوێکی حەکیم ئیداری ئەم مەلەفەیە کرد ئەم دۆسیە کرد لە دوای نەخۆشکەوتنی مامجلال و مەرگی مامجلالەوە کورد ویستی بێتەوە بە بەردی گۆشە عنی تۆپی قەپان بە قوترە بەردی گۆشە بەڵام ئەگەر ئەو بەردە دەربێنی لەوانەیە گۆشەکە بڕوخێ بەڵام نەیتوانی بێتەوە بۆ بەردی گۆشمان پێ نەکرا بەداخەوە ئەڵێم ینی لەو ڕۆڵە گەورەوە هاتینە سەر ڕۆڵێکی بچوو نەمانتوانی ڕۆڵە بچووکەکەش
لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆمان و بە تایبەتی دوای ئەوەی کە پارتی کاندیدی دروست کرد بۆ خۆی ماڵی کورد بەم شێوەیە تێکچوو چوو لەگەڵ سەدرەکان ئەو هاوتمانی دروست کرد سەدر کشایەوە سەدر مشکلەی نیە 73 کورسی هەیە سبێنەیەک شەقامی عێراقی بەدەستەوە وەکو یاری ئەتاری کۆنتترۆلی پێەکە بەڵام ئێمەی کورد لەم ڕۆڵەیە هەم لە ماڵی خۆشمان هاتیینە دەرەوە هەم ئەوانیش ئێمەیان بەجێشتۆ کەڵم ئێمە ینی مەبستم لە پارتیە ینی ئەم ڕۆڵی کە ئێمە ئێستا هەمانە نە تۆپی قەپانەکەیە نە بەردی گۆشەکەیە کوردین و ئەڕۆین بەڵام ئستیحقاقێکی عرفێکی سیاسیان بە ئێمە بەخشیوە کە ئەویش پۆستی سەرۆک کۆمارە ئەم پۆستی سەرۆک کۆمارە کردوانەوە بیان و ئەگەر ئەمەتان هەیە وەرن بە شەریک لە ئیدارەدانی ئەم وڵاتێ ئەگەر شەریکیش نابیت چۆن ئیداری 5 میلیۆن کەس ئەەکەی کە ئێمە ناتوانین موچی مانیەک بین بەم شێوەیە یانەوە تا ئێستا محکەمەی اتحادی کردوێتە سەر کورداوای مەلەفاتی نەوتی چەند ساڵی ڕابردووشی لەکە ئەوەی کە کراوە ئێمە 30 میلیارد دلار قەرزارین حکوومەتێکمان ئەم حکوومەتی ئەم کابینی ئێستا 30 میلیارد 31 میلیارد و نیو قەرزارە بەچی ئیتەوە ئەتەوێت شەریکی ڕاستەقینەبی هەروە کاک غازی وتی ئەبێت بە هەموو شەراکەتەکانەوە ڕاستەقینە بیت فیدرالیت لە ئەمریکاش 50 ویلایەتی ئەمریکی هەیە نەود لە ئەمریکایە مەرکەز تەحکومەکە بەسەریە مەتارات و ئاسمان مەرکەز تەحکومەکە بەسەریە ژێر زەوی هەر سنتەر و فیدرالیت حکوومەتی فیدرالی ئیدارەیە ئێمە نەمانتوانی ئەوش بین بۆیە لێرەیە جارێکی کەش ئەڵێمەوە شڵەقاندنێکی گەورە بەڕێوەی لە منتیقەکەیە ئەم شڵەقاندنە لەبەر خاتری چاوی ئێمە نییە کە ئێمە هەنێک لە هێزەکان چۆنەڵی بە دەردی کوردەڵێ پشی بۆ کورد ئەکەن نەچاومان شینە نەقژمان زەردە بەڵام خاوەنی یەدەشێکی زۆری نەوت و گازین لە ژێر زەویەکەیە بەڵام نەتوانی بەکاری بێنین ئەوشمانە دەست دەبێتەوە و عێراقیش ئەو کاتە هەوو هەڵسوکەوتێکی ئێستا هەیەی لەگەڵمانان نایکات یعنی ئەو سەرکردانە هەمویان بە ئێمەڵێن لە ئێوە ماڵی خۆتان ڕێخەنەوە بە تایبەتی شیعەکان بۆ لەبەرەوەی ئێمە مێژوویەکی هاوبەشمان هەیە لەگەڵیانە ماڵی خۆتان ڕێخەنەوە وەرن بە کاندیدێکەوە وەرن کە ئەبێت لە دوای جەژن کورد ئەگەر بە منتیقی لۆجیکی سیاسی بیر بکاتەوە ئەبێت کاندیدی خۆی پێشکەش کات بۆ لەبەرەوەی کاتەکە لەمە زیاتر قبول ناکرێت ینی ئەتوان بڵێم دوای نۆمانگەکەش دوای ئەوەش کە عشق لێمان قبول ناکات بۆ ئێوە عرفێکتان هەیە سەرۆک کۆمار هی ئێوەیە سەرۆکی پەرلەمان هی سونەیە سەرۆکی حکوومەت هی شیعەیە تۆ وەرن کاندیدی خۆت تەقدیم کە ئێمە نێکین بەڕاستی ئەڵێ معنی تۆپەکە لە مەلعبی ئەوانە دەرچووە ئێساتێر بەدەستی ئێمەوەیە پێماناڵێن تەرمیحاتمان هەیە کاک باوڵ چەند جار شۆتە بەغا هەموو جارەکە پیاوتووە کورد ئەبێ یاریزانێکی نێودەوڵەتی بێ ئێستا بۆ لەبەرەوەی یاریزانە نێودەوڵەتی ناو هەرێمەکەی خۆشمانە یاریزانێکی باش نەخێر بەداخۆڵم تا ئەم دقی ئێمە نەمانتوانی و لەسەر کاندیدێکیش خۆمان یان کاڵم ماڵی کوردوای لێهات ئێمە بە ماڵێک ڕۆشینە بەغا بەڵام لە نیوێ ڕێگەیە ئێرە بۆ بەغا نیوێ ماڵەکە جیا کرایەوە ماڵجیایش ئەمێ نەتیجەکەی کە سەدریش کشایەوە ئێستا ئەتوانم بڵێم یاریەکە نازانم بەرەو چوەڕە بەڵام ماوە نەچوە بچێت دوای جژن شیعە ماڵی خۆی ڕێگەخاتەوە و دڵنیاش بە وەکو جاری کەژوتم 80 ساڵ چاوەڕێی حکومداریان کردووە نەیاڵن ماڵەکەیان بە با بڕات ماوە تۆ سەر کورد ئەتەوێت خۆت وەک یاریزان بیتەوە ناو خاکی عێراق چونکە لە دەرگای تورکیادا نەجاحەتی نێنا سەرکەوتنی بەدەستنیان لە دەرگای ئێران داوە سەرکەوتنی بەدەستنێنەوە ئەبێت لەگەڵ بەغایە حکوومەتێکی بەهێزت هەبێت تۆ بەشێک بی لە حکوومەتە هەم ئیداری خەڵکەکەی خۆشت دەکەی هەم یاریزانێکی سیاسی گەورەژ ئەبی لە عێراقا ناتوانین لەگەڵ تورکیا و یاریزانی سیاسی بیت ئەوە هەموو بینیمان ئێمە تورکیا ئێسش ئەگەر ئێسش لێرە لێ تەرمیحات کە ئەدرێت قسە فڕێنە ساحەکەەوە ساڵی 2023 ساڵ بەسەر لۆزانە تێپەڕێت بەڵێ بۆی هەیە داوای ویلایەتی مووسڵ بە ڕسمی بکاتەوە لە عێراق تورکیا بۆ لەبەرەوەی تورکیا ئێستا وەریسی پاشماوەی دەوڵەتی عوسمانی و ئیمپراتۆریەتی عوسمانیە بۆی هەیە ویلایەتی مووسڵ کە بەشێک بۆ لە خاکی دەوڵەتی عوسمانی بۆی هەیە بە پێی معاهدە نێو دەوڵەتەکان داوای بکات ئەی باشە کورد ئەو کاتە تۆ کەرکووکت بەدەستەوە نەبێ و پارچوی ناوچی بادینان و مووسڵ بەدەستەوە نەبێت ئەو کاتە تەنها دهۆک و سلێمانیمان بەدەستەوە بێت ئەی باشە ئەتر ئەمە لەمە معادلی سیاسی وازحتر و ئاشکراتر نییە ینی کاتی ئەوەیە کە هەموو ماڵی کورد یەک بخرێتەوە و یەک کاندید بنێرێت و بڕۆینە بەغا لەگەڵ بەغایە دابنیشین سیاست بکەین ئەجینا سیاستکردن بەم شێوازی کە ئێمە یکین بە شەوە دوژمن بین و بە ڕۆژە دۆست بین ناکرێت یان لەلایەک و ئێمە باسی دەوڵەت بکەین و لایەک و بڕۆین داوای مدیر ناحیەیەکی ناحی نازام زوماریان لێ بکەین ئەوەش هەر نابێت بۆیە سیاستکردن بەم شێوەیە ئەمان با بەرە و ئەو نەهامەتی کە ڕوو ئەکاتە ناوچەکە و دڵنیاش بن ئەو شەڕێک کە ئۆکرانیا گرتوتەوە پریشتی بەری ئێرە ئێستا کەوتووە ئێستا پریشتی کەوتووە ینی ئەوە تا بینی لە یەکەم جارە لە مێژووە یۆرە و دۆلار هاوهێزی یەکترن یەکەم جارە لە مێژووە بۆ لەبەرەمە ئەوەیە نرخی گەنم وڵاتێکی وەکو میسر
برسێتێک ڕوویتەکە تەنها یەدەکی سێمان گەنمی هەیە کە زۆرترین گەنمی دنیا میسر بەکارێنێ لە یعنی ئەمە برسێتی ڕۆکاتە ئەم منتیقانە ئەی باشە تو ئەو هەموو وردەکاریە شیکاری بۆ نەکەیت و دابنیشیت لەسەر تەعانوتی سیاسی و عینادی و دڵڕەقی خۆت بەردەوامی وڵی جای ترەوەترە بێنێتەوە سەرەوەی کە شەقامی کوردی دابنیشی هەڵسەنگانی بۆ چاوەڕە ڕەحمەتی خوا بکەین ئەگەر ڕەحمەتی خوا لە سیاستان نییە ئەدبا بە قوڕا پێ ئەمە خەتەکەیە خەریتەکەی بۆ کێشاویت هەموو دنیا ڕووی کردوتە ئەم ناوچەیە تورکیا تەماحێکی گەورەی هەیە ئێران تەماحێکی گەورەی هەیە خەلیج تەماحێکی گەورەی هەیە عێراق وڵاتێکی بێسیادەیە بێ ئاسمانە یعنی تاوەکو تۆڵی هەموو درۆنیەت و موشک باران و تۆپباران و تیارەی قەسفەکانی هیچ شتێکت نییە لە وڵاتێ ئەگەر دابنیشی بەڵام ئەگەر بتوانیت بەو یەک خستنە بەو یەکبوونی ناومانی خۆت ئەتوانی ئەوەی خشی کە لە دەست چووە بەدەستی هەنێکی بینیتەوە دەست خۆشکا کاران بەڵێ کاگە غازیانی بۆ نمونە ئێمە زۆر جار ینی دۆست و هاوپەیمانەکانمان ینی هەم ڕاوێژمان پێکردوون هەم ئەوان لە کاتی ینی تنگانە و مەترسیەکانە بەدەممانەوە هاتوون و نەخشە ڕێگایان پیشان داوین و تا ڕادەیەکیش هۆشیاریان کردوونەتەوە لەو مەترسیانەی کە هەیە بینیمان لە ماوەکانی ڕابردوو ینی نەتەوەی گرتوەکان ئەمریکا هاوپەیمانانی دیکەمان کەوانی دۆستمانن ینی هۆشیاریان کردینەوە لە کۆمەڵێک لایەنەوە بەوەی کە ئەگەر ئێمە تەبا نەبین و یەکڕیز نەبین بەڕاستی ئەو ئەزمونەی کە هەمانە لە دەستمانە چێ ئێستا ئەتوانین بڵێن ڕۆڵی ئەو دۆستانەمان ئەگەر لە بەرچاو نەگرین لە داهاتووە ئەوانیش ئەگەر پشتیان تێکردین بەڕاستی ئۆباڵەکەیەکەوێتە ملی کورد خۆی و ئەگەین بەچۆ ئێمە بەڕاستی لە قەزیەکەمانە و لەگەڵ عێراق ئەگەین بەچۆ بەڵێ ینی بەڕاستی تا ئیستا ینی حقیقەتێکێ دەبی باسی کەین یعنی بیری تەسکی حزبەتی زۆر زاڵە بەسەر ئەوەی کە ئێمە عاملێکی یعنی ئەساسی بی لە یاری گەورەکەی کە لە داهاتووەدا دەکرێت کە لە پاش مثلەن ئەو گوڕانکاریانەی کە ڕووبەدا تحدیاتێکی گەورە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە ڕوبەڕووی کورد دەبێتەوە یعنی لە پاش جەنگی ئۆکرانیا و رووسیا لە پاش ئەو تحدیاتانەی کە لە دەوروبەری عێراق دووەلی ئەقلیمی هەیە کورد تا ئیستا بیری نەکردوتەوە کە خۆی چۆن ئامادە بکە بۆ ئەو گوڕانکاریانە زیاتر ئەوانەی کە بە هاوبەشی کورد خۆیان دەزانن کە خەمخۆری کورد خۆیان دەزان زیاتر خەمخۆر بوونە بۆ ئەو وەزعەیە ئێمەیان هێوشار کردوتەوە ینی جنیم ناسخارد بۆ دووجارە کۆبنەوە لەگەڵ یەکێتی و پارتی و حزب لایەنی سیاسەکانەکە ئەمە ئیشارەتێکی زۆر ڕوون و گەورەیە کە پێویستە کورد لەبەر خاتری بەرژۆندی تەسکی حزبەتی لەبەر خاتری پۆستێک هەوڵ نەدا ئەوەی هەشە کە لە دەستی بدەین لە بەغدا یعنی بەڕاستی ئەمە کارەساتە یعنی یەکێتی بەقەد ئەوە مهتم نییە بە پرسی سەرۆک کۆمار بۆ یەکێتی بی بۆ یەکێتی نەبی یەکێتی بۆ ئەوەیتی پرسی سەرۆک کۆمار بۆ ئەوەی هاوسنگی سیاسی کە ببینێ بۆیە یعنی ئێمە لە بدایەتی پرۆسی سیاسی هاوارمانە کرد پێویستە حکوومەتێکی تەوافقی پێویستە ئێمە شەریکی ڕاستەقی نەبین پێویستە تەوازن هەبێت لە عملیەکە ئێستا هەندێک لایەن هەیە هاتوون ئەو قسانەی ئێمە کە لە بدایەت دەمان کرد ئەوان دەیکەنەوە بەڵام پێویستە نەک تەنها ئەو لەگەڵ لایەنە عێراقیەکان ئەوە بکەن پێویستە لە ناو کوردیش تەوازنی سیاسی بێت داوای تەوازنی سیاسی نەکەن لە لایەنە عێراقیەکان پێویستە لە ناو هەرێمی کوردستان تەوازنی سیاسی بێت پێویستە کورد ڕێککەوی ئەگەر بێوێ فاعلێکی ئەساسی بن لە گۆڕانکاریەکانی داهاتوو کە بەشێک بن لەو گۆڕانکاریانە بە شێوازێکی ئیجابی پێویستە کورد خۆی ڕێک بخات بۆ مەرحەلەی داهاتوو پێویستە لە پاش تەواوبوونی عوتڵەی جەژن یعنی کورد پێکەوە دانیشن ڕێکەوە نەک تەنها یەکێتی و پارتی لایەنەکانی تر پێویستە لەو مەرحەلە پارتی دەعمی کاندید یەکێتی بکە بۆ پرسی سەرۆک کۆمار خۆ تەواوبوونی دنیا نییە ئەگەر پارتی طموحی لە پۆستی سەرۆکی کۆمار هەیە ئەی چیەکە ئێمە دوو یعنی پێشتر تەفاهمەکە ئەتیفاقێکە بۆ لە بینی ئێمە و پارتی یان دەبی بچێنەوە بۆ ئەتیفاقیە کۆنەکان کە لەسەر ئەساسی ئەو ئەتیفاقیانە پۆستەکان دابشکراوە یان ئەچینە تەفاهماتی شنێ بۆ هەڵبژاردننی داهاتوو تەفاهمەشی تر لەگەڵ پارتیەکەم با سەرۆکاتی سەرۆکی هەرێم بۆ یەکێتی بێ سەرۆکی کۆمار بۆ ئەوان بی سەرۆکی حکومت با بۆ یەکێتی بی و سەرۆکی پەرلەمان لە کوردستان با بۆ ئەوان بی ئەگەر بیانەوێ پێداچوونەوە بۆ ئەتیفاقیانەی کە لە نێوانمان هەیە بەڵام
بە هیچ شێوەیەک ناکرێت لایەنێکی سیاسی داوای تەوازنی سیاسی بکات داوای هاوسنگی بکات لە هەمان کات هەموو پۆستەکانی کوردستان دەوێ بۆ خۆی بێ ئەمە ناکرێت بۆیە یەکێتی هەموو لایەکەسانی لایەنە عێراقیەکان کە یەکێتی لە پاش غیابی مام جەلال پەراغێکی گەوری دروست کرد بوو نەک تەنها لە کوردستان لە هەموو عێراق هەموو عێراقیەکان منەتیان بوو کە لە ماوەی ڕابردوو سەرۆک مام جەلال ماڵەکەی سەرۆک مام جەلال تەنها ماڵێک بوو کە ئەیتوانی هەموو هێزوو لایەنەکان کۆ بکاتەوە لە پاش نەمانی کۆچکردنی بەڕێز مامجەر نەخۆشکەوتنی دوای کۆچکردنی کەس نەبوو ئەو عملیانە بیجێڕی کە مام جەلال دەیگێڕە لە ماوەی ڕابردوو بەڵام خاڵێکی ئیجابی یەکێتی کە لایەنی کەم لە ماوەی ساڵێکی ڕابردوو تاکی ئێستا یەکێتی ئەوە دەڕوا کە تەصحیحی مەساری خۆی بکە بۆ ئەوە دەڕوا کە دووبارە ماڵەکەی یەکێتی ماڵی مام جەلال سەرۆک باڤڵ تاالبانی بتوانێ ئەو ڕۆلە بیجێری کە پێشتر مام جەلال هەی بووە یعنی غازی مەسلەیەکی دیکە کە باسەکرێ بە تایبەت بە دەر لە ینی گەیشتن بە ڕێکەوتنی یەکێتی و پارتی یعنی چەند سیناریۆیەکە لە عێراقی ئالۆزی ئێستادا ینی بۆی کە ئەو دۆخە چەقبەستوی هەیە ینی بڕێتەوە کۆتا بێت و ینی لایەنە دەستوری و هەروەها ئەو مودە دەستوری کە هەیە ئەین زیاتر لەوە مەسلەی سەرۆکوەزیران و سەرکۆمار تەخیر نەبێ ئەین چەند سیناریۆیەکی جیاواز هەیە ئەتوانن کورد ینی ئەگەر ئێمە پێڕانەگەیشتین ئەو سیناریۆیانە گەر جێبەجێکرا لە عێراقا زەرەری چییە بێ بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ قەزیەی خاک و مادی 140 و ئەو ناوچانی کە ئێمە بەدڵنیایەوە دەبێت لە مفاوزاتە لەگەڵ لایەنی شیعەباسی بکەین لە داهاتوێشی نزیکا بەڵام ئەگە بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم یعنی بەڕاستی یەکێتی لەوە دەگا یعنی ئەگەر پێکەوە نەبین هەموو هێزوو لایەنە سیاسیەکان ناتوانین بەباشی دیفاع لە بەرژۆنی گشتەکانی ڕابردوو بکەین و لە داهاتووش دیفاع لە سنووری مادەی 140 ئەو کێشە و مەشاکلانەی کە ماوتەوە تا ئیسە نەماتوانی چارەسەری بکەین لەگەڵ بەغدا ناتوانانی یانی بە ئاسانی لایەنێکی سیاسی ناتوانانی بەتەنێ چارەسەریکە بۆیە پێویستە کورد پێکەوەبی ئەوە یەک بەڵام سیناریۆەکان یعنی ناکرێت لەوە زیاتر کورد ببێتە معەرقلی تەواوبوونی استحقاقاتی دستوری بەرەو تشکیلی حکومەتی داهاتوو بۆیە ئەوانیش چاوەڕوان ناکەن یعنی هەموو لایەک ئەزان کە ئەم هەڵبژاردننی پێشوەختە بووە ئامانجی هەبووە هەموو لایەنەکان دایانەوێ بەرەو ئەوە بچن کە جێبەجێکردنی ئامانجەکانی هەڵبژاردننی پێشوەختە کە کورد نابی لەوە زیاتر ببێتە معەرقلی عملیەکە بۆیە ئەوان چاوەڕێ ناکەن و دوو سیناریۆ هەیە یا ئەوەیە لەگەڵ پارتی ڕێکەکەوین لەسەر کاندیدەکەی یەکێتی و ئەچین بەهێز لەگەڵ لایەنەکانی تر ئەتوانین بەهێز بین دیفاع لە بەرژۆندەکانی گشتی کورد بکەین و دیفاع لەو خاڵانە تەثبیت بکەین کە پێویستە لە مستحقاتی پێشمەرگە لە سنووری مادەی 140 هەموو ئەو مەلەفانەی کە معلقن لە بینی ئێمە و لەگەڵ ئەوەش بەرەو چوون بەرەو تشریعی قانونی نەوت و گاز لە بەغدا بۆیە ئێمە پێویستە خۆمان بەباشی ئامادە بکەین ئەوەیە لەگەڵ پارتی بە دوو کاندید دەچینە ناو پرۆسەکە بۆیە چونکە ئەوان چاوەڕێنمانەکرد یعنی یەکێتی ئەزانی کە کاندیدەکەی یەکێتی بەهێزترە لە بەغدا یەکێتی ئەتوانی مسۆگەریکە بەڵام لە هەمان کات یەکێتی نایەوێت بەتنێ بچێ بۆیە پێویستە تەفاهم بکەین لەگەڵ لایەنەکانی تر بە تایبەت لەگەڵ پارتی و بچین بەرەو پێکەوە بەرەو داعمی کاندیدەکەی یەکێتی کە بتوانین شەریکێکی ڕاستەقینە بین لە حکومەتی داهاتووی عێراق دەست خۆش کاگە غازی کاکاروانیانی لەم دۆخە ئالۆزی عێراق و لەو گۆڕانکاریە گەورانی کە بەڕێوە لە ناوچەکە ڕووەداوە لەو سەردانە گرنگانەی ینی هەرێک لە سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ڕووسیا بۆ ناوچەکە نزیک لە عێراق ینی داهاتوو چیمان پێڵێ ڕوونە یاخود نەخێر تاریکە بۆ کورد و بۆ عێراقیەکان بەڵام ئەگە بە کورتی پێم بڵێ سوپاس داهاتوو زۆر وازح و زۆر ئاشکرایە لە عێراقا چیە بێت ئێستا تۆ سەرباری ئەمەی کە لە دەروی عێراق گوزەری لە ناو عێراقا سەدر کشانەوەی سەدر هەروە کارێکی ئاسان نییە چونکە قتەدا سەدر هەنگاوی داهاتووی کەس نازانێت چۆن نەبێت جوڵەی هەیە لە جوڵەی هەیە بە بەردەوام جوڵەی هەیە و جوڵەکانیشی حساب بۆ کراو نییە بەڵام ئێستا وەستاون چوارچەوەی هەماهنگیش لەسەر لەمە زیاتر ناوەستێ لەسەر ئێمە بۆ لە بەرەوەی وڵاتێک نابێت بێ سەرۆکۆمار و سەرۆکۆمارێکی ڕسمی نەبێت نابێت حکوومەتێکی بەڵێ حکوومەتی پێش و تا ئێستا حکومداری بکات دوای 9 مانگ دوای هەڵبژاردن ئەمانە قبولی ناکەن لێمان هەروەکو هاوپیشەم کە غازی ئەڵێت ئەبێت کورد
ئەم گرێکوێرێ بکاتەوە تۆ ئێستا هاوڕای لەگەڵ من کە ئەمی کە پێوتر چەقبەستووی سیاسی لە عێراقا هۆکارەکەی کوردە کوردەکەش پارتی دیموکراتی کوردستانە کەواتە ئەوان هەموو ئەو یەقینە ئەزان ئێستا ئەگەر بە سینناوی 2010 جاری کە بڕێنەوە ناو پەرلەمان ئێستا کوتلەی سەدریتیان نییە دەنگەکان مسۆگەر ئەکرێت بەڵام یەکێتی ناوێت بەم هەناسی تاگڕەویەوە جابێتەوە لە ماڵی کوردی بەو شێوەیە بێت کە ئەو کاندیدی تەقدیمیەکە پێشکەشیەکات کاندیدی کورد بێت ڕاستی یەکێتی بەڵام کاندیدی کورد بێت ئەم یاریە ئەبێت لە دوای جەژن لە هەفتی دوای جەژنا ئێمە یەکلامان کرد بێتەوە یەکلامان نەکرد بێتەوە ئەوان شیعەکان خۆیان ئەتوانم بڵێم قرارێکی لێ ئەیان بەڵام کاتە بۆ ماڵی کورد خەتەرە بێگومان خەتەرە بەڵام ئەم خەتەرانە هەر ئەوە نییە جار بەجار ینی مەسەن بڵێ ئەمە من شتێکی لێ زەرەرەکەم ئەو کاتە تۆ کورد لە پرۆسی سیاسی عێراقەوە لانرێت ئەی وەلانانەکەشی ئەو کاتە موچەیە و نەوتە و مادەی 140 لەو ناوچە دابڕێنراوەکانە و گومرگی برایم خەلیلە و کوێ حسابات و خوێندنەوە نێو دەوڵەتی و هەرێمایەتیمان ناکرێم ئەو کاتە بین بە تیرەیەکی عشایری بۆ خۆماندانی شوێنێرەوە بەبێەوەی سەر بە هیچ وڵاتێک بن سەر بە ئێرانی سەر بەعرا ئەمە ئەمانە مەترسیەکانی کورد زۆر گەورەیە تۆپ ئێستا بە کوردکراوی ئێڵێم تۆپ لە مەلعەبی پارتی دیموکراتی کوردستانە پارتی دوای جەژن ئۆتڵی جەژن دوای پشۆکانی جەژن دابنیشێت پێم وای بێت جوڵەیەک هەیە دانیشتێک وا بزانم بەڕێوە ئەبێت ئەوەی کە لێرە و لەوێ لە کاڵن چۆلەکەکان باسیەکەن دانیشتێکی هەردوو مەکتەبی سیاسی لەوە یەکلای بێتەوە حەسمێک لەسەر ئەو ناوەکە بنێرنە بەقاو حکومە دروستە بێ و سەرۆکۆمار کە دانیشت حکومە دروستەکە و پرۆسەکە ئەڕوا بەڕێی یاسایی خۆیەوە ئێتر چۆن ئەبێت چی چاوەڕێ عێراقەکە ئەمەیان شتێکی کەیە بەڵام کە عێراق حکومەتێکی ڕسمی هەبوو سەرۆکۆمارێکی ڕسمی هەبوو لەو کاتەیە هەستەکەم هەسوکەوتی نێودەوڵەتیش لەگەڵ عێراق بە شێوازی باشتر و کوردی ژەو کاتە یاریزانێکی ناو یاریەکە ئەبێن نەک ئەوەی کە تەماشاکەرێکی یاریەکە دەست سپاس بۆ هەرێک لە برانی بەڕێزم کاکارۆنەوە ڕۆژنامەنووس کە لە سودۆ لەگەڵ ماوی سپاس بۆ کاغازی کاکی چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپۆ لە شاری مووسڵ لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشکرامیشە ساغ و تەندروست باشن خواتان لەگەڵ